ده همان دم ده هکار جدر بجی کسایتی و پسپور آماده بونه نونرین ولاتان آماده بونه دوی کمین کنفرانسا کاروبارین دنیایی آینده دنیایی لهرما کردستان بوه خاطر سودج ازمونا ولاتین دنجی وردیتن کو به سالانه کارد بکرتی دادکن دمک دف کارتل سر برجاندنا بردام لهرما کردستانه ولی میوانه که میج اردن ها او بخوا اصل کرده لیج دیر زمان ول اردنه سروک جبهه کار کمپانیای کا بوار دنیایی گارانتیه کو اوجی کاک هانی الکردی تناس کرنا لجلمه اهلا وسهلا بك استاذ هاني بداية لسرتادا دموي او برسم كوا او دانشتني اورو كمين كونفرنسا لكردستان بريو دتسي رنگدانوي چی دبه بو هرمی کوردستان بتابەتی سەرەتادا دەمەوێت سوپاسی کوردستان سوشارکەم بۆ میوانداریکردنم ئێمە سوپاسی کۆمپانیای دڵنیایی دەکەین بۆ بانگێشتکردنمان بۆ لەکەم کۆنفرانسی دڵنیایی لە هەرێمی کوردستان لە سەرەتادا بەڕێوەچوونی ئەم کۆنفرانسا هەنگاوێکی زۆر باش و نایابە بۆ هەرێمی کوردستان بە شێوەیەکی تایبەتی هەروەها کاریگەریشی دەبێت لەسەر کەرتی دڵنیایی پێویستە ئێمە سەرنج بخەینە سەر کەرتی دڵنیایی لە هەرێمی کوردستان و ناوچەکانی دیکەش پێم وایە کە ئەم کۆنفرانسە کاریگەری گەورەی ئەرێنی دەبێت لەسەر هەرێمی کوردستان ئەو کەرتێکەوە لە ئوردنە باشە لە چ قۆناغێکدا تێپەڕیوە باشە کوردستان چۆن دەتوانێت ئەمە جێبەجێ بکات و سوودی لە خزمەتگوزاریەکانی کۆمپانیا ئوردنیەکان وەربگرێت و ئەزمونەکانی وەربگرێت بەڵێ لە ئوردن و لە وڵاتانی ناوچەکەیش بابەتی دڵنیایی زۆر پێشکەوتووە لە هەرێمی کوردستانیش ئەم بابەتە بەرەو پێشەوە دەچێت هەرێمی کوردستان دەتوانێت سوود لە ئەزموونی ڕاهێنەرە ئوردونیەکان وەربگرێت بە تایبەتی بابەتی دڵنیایی لە ئوردن زۆر پێشکەوتووە کۆمەڵێکی زۆر ئەزمونمان هەیە لە بابەتی دڵنیاییدا هەموو جۆرەکانی دڵنیایی و بابەتەکانی ئیداریش ئەم ئەزمونمان هەیە ئێمە وەکو کۆمپانیای ئەمبێکس لە ئوردن ئێمە هەمیشە ئامادەیمان تێدایە بۆ ئەوەی هاوکاری هەرێمی کوردستان بکەین و ئەزمونیان پێ بدەین جگە لەم کۆنفرانسە ئامادەبوونتان لەم کۆنفرانسە بێگومان هەنگاوێکە بۆ پاڵپشتەکانی ئەم کەرتە باشە هەنگاوەکانی ئایندە چییە و ئەوانی پێش و ناوتانە چی بە ئێستا چی دەبێت ئێمە بەشێکین لە کۆمپانیەکانی ئوردن لە هەرێمی کوردستان هەروەها ڕاهێنەرەکانمان بەشداریان کردووە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش ئێمە پێشتر لە ڕێگەی کردنەوەی خولەوە لە ڕێگەی ڕاهێنانکردن بە فەرمانبەرەکانی کەرتی دڵنیاییەوە کارمان لەم بوارەدا کردووە نزیکەی 4 بۆ 5 ساڵە لەم بوارەدا کار دەکەین یارمەتی کۆمپانیەکانی دڵنیاییمان داوە ڕاهێنانمان پێداون فەرمانبەرەکانیانمان ڕاهێناوە فەرمانبەرەکانی ئەوانمان بردووە بۆ عەمان بۆ ئوردن بۆ ئەوەی ڕاهێنانیان پێ بدەین ئێمە کۆمەڵێکی زۆر لەقمانەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جگە لەوەش ئێمە هەمیشە پشتیوانی کەرتی دڵنیاییمان داوە لە هەرێمی کوردستان هاوکاری کەرتی دڵنیایی کۆمپانیەکانی هەرێمی کوردستانمان کردووە چونکە ئێمە خاوەنی ئەزمونێکی زۆرین هەروەها پەیوەندیەکی زۆر باشیشمان هەیە لەگەڵ کۆمپانیەکانی دڵنیایی لەسەر ئاستی جیهان و ناوچەکەش ئێمە هەمیشە بە بەشداریکردن بە ڕاهێنەرەکانمان هەوڵ دەدەین بەشدار بین لە پەرەپێدانی کەرتی دڵنیایی هەرێمی کوردستان باشە 5 ساڵە ئێوە وەکو کۆمپانیا نزیکن لە کەشی کوردستان و ئاگاداری دۆخی کوردستانن ئەم کەشە تا چەند ئامادەیە بۆ ئەوەی بتوانرێت لەم کەرتەدا پێشکەوتن تۆمار بکات و هەموو ئەو بربەستەکان چۆنن چینەوە بربەستانە بەڵێ لە هەر دەوڵەتێک کە باسی بکەین ڕەنگە ئاڵنگاری هەبێت بۆ بەرەو پێشوون ئاڵنگاری هەمیشە هەیە ئەگەر من ڕێگەم بدەیت دەمەوێت هەندێک خاڵ بخەمە ڕوو سەبارەت بەم پرسە یەکێک لە ئاڵنگاریەکان یاخود ئاڵنگاری سەرەکی نەبوونی هۆشیاری دڵنیاییە جا لەلایەن کۆمپانیەکانەوە بێت یاخود لەلایەن تاکەکانەوە پێویستە ئێمە ژینگەیەک دروست بکەین لە ڕێگەی سنتەرەکانی کارەوە لە ڕێگەی کۆنفرانسەکانەوەکو ئەم کۆنفرانسی ئێستا تێداین بۆ ئەوەی هۆشداری دڵنیایی سەبارەت بەم پرسە زیاد بکەین خەڵکی هۆشیار بکەینەوە
لە هەندێک شوێن دڵنیایی ناپابندە باشە بەتایبەت ئوردن لەبارەی زانیارەکان تا ئێمە ئەگەر باسی ئوردن بکەین نزیکەی لەسەر و ناوەندیەوەی هۆشداری دڵنیایی ئێمە لە هەندێک شوێن دڵنیایی پابندکردمان هەیە کە پێویستە خەڵک پابند بێ پێوەت بۆ نمونە دڵنیایی گەشتکردنمانە دڵنیایی ئۆتۆمبیلەکانمان هەیە ئەمە پێویستە بە تاکو و کۆمپانیاکانەوە هەمیشە کۆمپانیاکان هانی هاوڵاتیان دەدەن بۆ ئەوەی دڵنیایی بکەن دەستەبەری خۆیان بکەن نزیکە ئێمە بەشێکمان دڵنیایی پابندکەرمانی و بەشێکیان هەڵبژاردێ کەرتی وەبەرهێنانی بیانیان وەبەرهێنانی کۆمپانیاکانی دیکە دەکەن لە کوردستان ئێوەش وەکو کۆمپانیایەکی ئوردنی ئاخۆ هیچ پلانێکتان هەیە بۆ ئەوی بتوانن لە هەرێمی کوردستان سندلخێ بکەنەوە بێگومان ئێمە لە سەرەتادا کە مامەڵەمان لەگەڵ هەرێمی کوردستان کرد لە ڕێگەی هەنگاوێکەوە بوو کە لقێکمان لە هەرێمی کوردستان کردەوە دواتریش بە دوواداچوومان بۆم ئەزمونە کرد لەگەڵ بەڕێوەبەراتی دڵنیایی کارمان کرد سیرمان کرد بزانین کە داواکاریەکانی هەرێمی کوردستان لەم بارەیەوە چین و پشتیوان بەخوا لە داهاتووشدا یاخۆت بڵێن لە نوسخەی دووەمی ئەم کۆنفرانسەدا ئێمە لقێکی دیکە لە هەرێمی کوردستان دەکەینەوە کۆتایدا بەڕێز هانی دەمەوێت قسە بکەین لەسەر تۆ لە بەرەسەڵە کوردی هانی کوردی لە ئوردن باشە بەڵێ من لە ڕاستیدا کورد چۆن بۆ من یەکەم جارە شتێکی وا دەبینم کەەوە کووردە و ناتوانێت بە کوردی قسە بکەمە چۆنە بەڵێ من بە ئەسڵ کوردم ئێمە لە نزیکەی بینی سووریا و ئوردن و فەڵەستین دەژین لێ بەشێک لە کوردەکان هەن لەگەڵ سەرکردە سەلاحەدین هاتوونەتە ئەو ناوچەیە بەشێک لە سوپاکەی سەلاحەدینی ئەیوبی کە سەرکردەیەکی کورد بووە لە ناوچەی فەڵەستین و ئوردن ماونەتەوە بە تایبەتی لە ناوچەی سەڵت لە ئوردن ماونەتەوە ئەو پێشتر ئەو ناوچەیە سوپای کوردی لێبووە بە تایبەتی شاری سەڵت پێم وایە کە کۆنترین شارە شاری سەڵت لە ئوردندا ئەو ناوچەیە ناوچەیەکی لێ پێوترێت دۆڵی کوردەکان واتە سوپای سەلاحەدینی ئەیوبی لەو ناوچەیە ماونەتەوە بەشی دووەمی کوردەکان کە لە ئوردن دەژین نزیکەی 150 ساڵ پێش ئێستا بەشێک بوون لە دەوڵەتی عوسمانی و هاتوونەتە ئەو ناوچەیە هاتوونەتە ئوردن لەوێ بێگومان ڕێژێک هەیە ئاخۆ ڕێژێک هەیە ژمارە هەیە ژمارەی کورد لە ئوردن چەندە؟ بەڵێ ئێمە کۆمەڵایەتی کوردیمان هەیە کە ناوی سەلاحەدینی ئەیوبیە ئێستا نزیکەی 3000 کورد لەو یانەیە تۆمار کراوە نزیکەی 7 بۆ 8000 کورد ڕەنگ هەبن زۆر سپاس بەڕێز هانی ئەلکوردی سەرۆکی جێبەجێکاری کۆمپانیای گەرەتی زۆر سپاس بله هکار کنفرانس وی آوای بردام دکه کاروبارن خود دو روژیه با آوای کی دخوازه بگه هنک در انجام من کسب روژا بکرته کرتا دنیای گارانتیه لحرم کردستان زیاده تر گشه بکتن با آوای کی سوداوی راست راست بو خودی تا کسان بو ولاتیان بو آبوریا ولات جهبه